سەربازی ونی ئەمجارە کوردێکی زازاییە و خەڵکی باکووری کوردستانە. ئەو ماوەی 26 ساڵە خەریکی پوچەڵکردنەوەی بۆمبە لەگەڵ دەستپێکی شەڕی داعش لە وڵاتی ئەڵمانیاوە ڕوو دەکاتە باشووری کوردستان بە شێوەیەکی خۆبەخش لە ڕیزەکانی هێزی پێشمەرگەدا شەڕ لەگەڵ مەرگ دەکات. دکتۆر سلێمان ئێش و ئازاری میلەتەکەی وای کردووە زەڕێک لە خاکی وەتەن نەدات بە قەسر و خۆشگوزەرانی ئەوروپا. ئێستا لە میحوەری ناوەران لە بەرەی شەڕی دژ بە داعشدایە لە سەربازگەیەکی هێزی خۆبەخشی پێشمەرگە ئەرکەکانی ڕادەپەڕێنێ. ڕۆژانە ڕوو لەم شوێنە دەکات و پلان دادەنێت و ئامادەکاری دەکات بۆ دەستکردن بە ئەرکە سەخت و دژوارەکەی. اینجا ڕێنمای دەدات بە هاوکارەکانی کە پێک هاتوون لە 4 تیم، ئەوانیش تیمەکانی پاڵپشتی و پاراستن و بەرگری و فریاکەوتن. دکتۆر سلێمان بەو پەنجانەی ئەم ئۆتۆمبیلەی لە شەڕی ئازادکردنی شنگال پاک کردوێتەوە کە بە 5 تەن مین بۆم ڕێژکرا بوو. بڕیاریشی داوە هەمان ئۆتۆمبیل بۆ ڕاپەڕاندنی کارەکانی بەکاربێنێ. بەیەکەوە دەست دەکەن بە پوچەڵکردنەوە و پاکردنەوەی پاش ماوەی ئەو بۆمبانەی کە داعش لە پاش شکستەکانیان لە دوای خۆیان بەجێیان دێڵن. سروشتی کارەکەی وا دەخوازێ کە زۆر ورد و وریابێ، بۆیە بە وریاییەوە دەست بەگەڕان و پشکنین دەکات. شوێنی ئەو بۆمبە دیاری دەکات کە بە نیازە پوچەڵی بکاتەوە. پاشناسینەوەی جۆرەکەی پوچەڵی دەکاتەوە یان دەیتەقێنێتەوە. دکتۆر سلێمان پوچەڵکردنەوەی مین لە ئەنجامی بەشداریکردن لە خول و مەشقی تایبەتدا فێر بووە. ماوەی 10 ساڵیش لە ناوریزەکانی پارتی کرێکەرانی کوردستاندا ڕاهێنانی کردووە. ام سوپاسیا پیشمرگه کن که هاری کاری آمد کرد و راستی خواستم سوپاسیا واند کن که اوه تینتیا فحست کن
تینتیا بومتی نداره فعسکن اوت چنا زمارشن گاره من نوعی پیشمرگی های چناویری جهاز تاین وان تینتیا رد کن یعنی حتی اگه تینتیا مروفانه بالوان تینتیا را گفت بالضرر که گلک پیشمرگی کفت از گلک سپاسیا پیشمرگی کم یعنی جیانا خوب مدان خطری ده همی سر خاطرمه از داخل سلامتی و صافی سلامتی بوانت کن سرکفتنی بوانا داخل کم عم دريج بن يعني قالك سوباسين بوانا يمت قرطات كان يعني في همي تشتيت كان كو همي داما باريزن هم سوباسياوه كاتب هندسة نيورادن اینانا داره که بری پشمگاچن یعنی خود کنه و بری پشمگاچن وان مینات این نداره طبعا هم زیاد سوپاسیاوان کن و هر روز یعنی خود بخشتن بری پشمگاره فهم قال لك جهديوان ذكر بانه خش يعني شغلاك ايش بيش مرقاره وش منطقيره وش اهل منطقه ما يدفرها ما يزماري دفرها شنقالي فبيجي ابو باب قديم ام قال لك من سلسله خدكن يعني بيش مرقيد قارمان وسنقرادن وام خوازيا ذكر ان شاء الله بسركتي بين اسود كجاكا كردايزدي از دست خوشی همون پیشمرگی کم هر واسه او تیم بناف پیشمرگی دا کرولک گلک گرینگی های افریقا کت ناف پیشمرگی دا کار بکنش برکو گلک دیروستن داعش گلک نخوشی اگه هندی ولات ما گلک نخوشی اگه هندی گجت میت کردت از دیپ تایبتی اون بوچال کردن همی مینن کارک بوج دکن بو همی پیشمرگو جونا خالکی پورزن بروک شاری بیدورین همی گوال بروک شاری با لەم شوێنە ڕووخا و چۆڵانەدا چەندین جۆر بۆمبی شاراوەی تێدایە کە هەریەکێکیان دوژمنێکی شاراوەیە و دەکرێت لە هەر ئان و ساتێکدا بە کەسێکدا بتەقێتەوە. گەڕان بە دوای سەرسەختترین دوژمنی مرۆڤایەتیدا و لە پانتاییەکی بە فراواندا کارێکی سەختە چونکە دیار نییە لەکوێدا ئەم دوژمنە خۆی حەشار داوە. بۆمبێکی گەورە و مەترسیدارە بەڵام لەبەر گەورەی قەبارەی بۆمبەکە کارێکی سەخت بوو لە کاتێکی وادا دەست لە پوچەڵکردنەوە هەڵدەگرێت و دەیتەقێنێتەوە ئەو بە تەنیا ئەم کارە دەکات. پوچەڵکردنەوەی هەر بۆمبێک هەستێکی تایبەتی بە دکتۆر سلێمان دەبەخشێ کە هەستی سەرکەوتنە بەسەر داعشدا. تەمەنێکی تەرخان کردووە بۆ مامەڵەکردن لەگەڵ مەرگ لە سەرەتای دەستپێکی شەڕی نەگریسی داعشیشەوە لە باکوورەوە هاتووە شان بەشانی برا پێشمەرگەکانی لە باشوور بۆ ئەوەی بەشدار بێت لە پێناو
پاراستنی خاک و نەتەوە. کاک سلێمان سەرەتا چۆن دەست پێ کرد لە پیشەی پۆسەڵکردنەوەی مین و بۆمب لەگەڵ پێشمەرگە؟ ئەس لە بەرێ شەرێ داعشێ لە ئەڵمانیا من ژیان کردبوو بەرێ 15 ساڵ چوو ئەڵمانیا ئەس هەواڵەتیە ئەڵمانیمە و دەرێ شغلێ ئەم دەبێت جوواکیمە شغلێ جوواکیم ور ئونیڤەرسیتە ئەم دەبێت سۆسیال وەرکمە خلاص کردیە پشتێ داعش ێریشی کوردستانی کرد ئەس وەکێ کوردێ وڵات پارێز چون وڵات پارێز معنەوێ و گەرەکتە وڵاتی خۆ بپارێزێ وڵاتی me bin êriş bû em nikaribû wekî welat parêz wê derê bisekinin ez hatim cem peşmerge wekî xwebaxş mexwast cem birayê me peşmerge ez müdafeye watanê ve me axê xwe bikim rastî vir peşmergeyê din hebû ew ê xwebaxş wekî hêzê agirî me cem wan dest pê kir êrişê em Daişê bişikînin û axê xwe ew axê bin destê یەکەم ئەرک یەکەم ئیش کە بە تۆ ڕاست پێدرا چی بوو لێرە؟ ئەول تەولێ شەر بووم ئەوە ئەس تەولێ شەر بووم ێریشێ داعش شکاندن ئەو وەخت me dît peşmergê yanî zêde peşmerge heye xwebaxşî li belê em dibe sanatê şer nizanibû me ji bo ew ê me meşqû rihênan dest pê kir me heta niha 5 xol çêkiriye بۆ خۆت مەشقوڕەهێنان وانە دەڵێەوە تۆ پێشمەرگە فێر دەکەیت؟ ئەس پێشمەرگە فێر دەکەم ئەس پێشمەرگە فێر دەکەم ئەو دووسێ برادەر ماوەکی ئەم دەبێت تیمێکی تیمێ مەشقوڕاهێنان ئەمێ تەدریبێ پێشمەرگە دەکەم هاتە نەها 5 خۆڵ خلاص کردیە نێزیکێ 400-500 پێشمەرگە ئەو خۆڵێ مەشقوڕاهێنان خلاص کردیە و جەبهە واژ بێ خۆ چێ راستی شر داعش 107 شر داعش شر TNT'ye algama bu evi medit yani her mühimdir her zahmettir jibo peşmerge puçekrine mino TNT bu evi ما ودره لشنگاله عربه که انتحاری ما گرفته بود 5 تن TNT نافده بود او هم به امنیته وقت اوه وصایا تا اول لیده ده پشت وقت تا ور لیده بتاقه گره که مرف هشیار به جوا اوه هر مهمتر پشمرگه گره که به تدریب کرن لخطری TNT چیه کدر ضعیف بونه و هیا مرف چواد کاره بکد او هر مهمتره بله ایوه خۆتان پزیشکن بۆچی هاتنە سەرم ئیشە؟ هەر مهمتر چونکە پێشمەرگە هەر زێدەتر ئەس دەبم ئەو پێشمەرگە هاتان نەها شەید کەتی بە دەستێ TNT ئەو مینە ئەو کەماسی عالی پێشمەرگە کەماسیە بە ئەم شوێنە پڕکەوە مە دخواست ئەو ئەس ئالیکاری پێشمەرگە بکەم ئەو عالی ئەم دەبێ zarar و ziyanı ev teser peşmergeyime kim bikim ji bo ew ez şogil dikim wekî xwebaxşî تۆ خانەوادەت ماڵ و منداڵت لە ئەڵمانیان تۆش لێرە لە ناو شەڕیت ئەوان کە پەیوەندی دەکەی بە تەلەفۆن چیت پێ دەڵێن هەستی خێزان و منداڵەکانت چۆنە؟ والله ew rastî yanî tersê wan mezin heye yanî ew zanît yanî tiştê şogilê TNT pir xeter e ew dibe قانون ناو او شغل TNT هيا دبي خطا اول خطا داويه درسته بله جوا اوي هر جار يعني معرف دكار خطا بكت يكدن هر مينتر هر مينه كي پوشكرن يك مرنه يعني معنى وت 10 مين پوشتكي تشنابت اما اوي يازت معرف دكار تشكي خطا يعني خطا بكت اوان اوشته دزانن خيزانت منداڵەکان اوانی جوشته دزانن هر دایم تلفن دکی دبی خلاص ببل دای از های هر دایم دبم شغل مثل خلاص بکم تمام از تشکیدن دبم یعنی راستی او پروگرام سربازی ون yani rastî ez ê wekî serbaziyê win şogil dikim çawa yani kes piştgirî min neke hiç
هیچ نه هرم حکومت نه وزارت نه ام دبی میخوره راستی ای دستخوشی به دف کریه لباله عالی پشت کری هیچ ناکه یعنی ته هيا یا او انسان هيا او انسان او قصد شغل باش کریه یعنی جبو وان هیچ نمی‌بینم. باش دکتور جان استا تو لبرنامه سربازی ون چیتر سربازی ون نمای اما لا سربازی ون او پردهی ون بون لسر تو لا دادن ایتر خلق تو دبینه و خلق دکتور سلیمان دناسه شهرزایی که اکجار زوره هیا کسی وکی دکتور سلیمانی خوبخش ویای هاتل ویری الگل برای خواهی پیشمرگه خدمت بکد وکی خوبخش بی برانبرگ و خدمت ولات خواه بکد زور دلخوشم که کسی که وا دلسوس بو خاکی خو بو ملتی خو هاتو جانی خوی ببخشه بو ام کردینیای خو بو ام خلکیه براستی کسانی وا زور کمن ئازایە زیرەکە بۆ ماوەیەکی زۆر بۆم پوچەڵکەیتەوە و هێشتا هەموو پەنجەکانت هەبێ کەواتە تۆ لەسەر کارەکەت زۆر باشیت من نامەوێت دەست لە بۆم بدەم بەڵام لە هەمان کاتدا متمانەم بە دکتۆر سلێمان هەیە دەتوانێت لە ئەوروپا لە خانوویەکی خۆشدا بژیت ژیانێکی ئاسایی هەبێت بەڵام ئەو لێرەیە ژیانی خۆی خسۆتە مەترسیەوە نەک تەنها بۆ وڵاتەکەی بەڵکو بۆ خەڵکی تریش دەیتوانی ژیانێکی ئاسایی هەبێت بەڵام ئێستا لێرەیە واسم قالك يسر بلندن انه انسانك وكي الدكتور سليمان حياته خو همي الويري هلا عائله خو الويري هلا هاتا فيري حياته خو همي دانيا سر دستت خو بس دا اخ خو باريس تندات فاعش خلك خو كتن از بيج ما قالك انسان مثلا راسا بيشمرغ نمجي لسطرا بس از بيج حياته بيترت خطر دشام as a person he is a loving person he is a good friend وەکو کەسایەتێکی زۆر خۆشەویستی هەیە برادرێکی زۆر باشە زۆر هاوکار و یارمەتی دەرم بووە هەروەها کارەکانی خۆی زۆر بە باشی ئەنجام دەدات و ناوبانگ و کەسایەتێکی زۆر باشی هەیە لە کارەکەی خۆیدا زۆر باشە لە کۆمەڵگەی خۆشیدا خەڵک ڕێزی لێ دەگرن من متمانەم پێی هەیە لە هەموو کات و ساتێکدا ئارەزومەندانە لەگەڵی دەردەچم و جێگای بڕوایە on a mission with him at any time and any day. باش کاک دکتۆر کە دەگەڕێی بە دوای مین لە شوێنێکی ئاوا ئەم ئیشە مەترسیەکی زۆری تێدایێت چی دەکەی هەتا خۆ بپارێزی هەرە مهمتر وەکی ئەو تشت ئەم گەرەکە مەسافەیەکی بگرم ئەم هەردوو ئەمە وەسا ئەمە کۆنترۆل بکەم هەتاکی وەختی دەنگ هات معنەوێ وەر تشت هەیە هیچ ڕووداوە کە ئەم ئامێرە ئاواهی کەشفی نەکات تۆ هەموو جارە کەشفی دەکات کەشفتەکە مەسەلا دەنگ تێ بەڵێ دەنگ ئێ هات ئەم زانیم ئەم مەدیتیە ئەو تشتە ئەو نەمهمە باش ئەمە لە قوڵایی چەند کەشف دەکات قوڵایی 40 سانتیم دەکرێت 40 سانتیم کەشف هەرە مهمتر ئەمە گەرەکە زوو پەلە نەکەن نەزانێ ئەوە دەرێ تۆ وەکو هێڵ دەڕی وەکی خەت یعنی ji bo mesela ez ê du tişt heye yek ji bo em dibê însanê em cê dikim ew ê em dibê metrekî kateke bo rê pêşmerge ji bo sêre em ê gerek 4 metre bikin çünkü 2 metre nabit ew wext her şol me zanim ew ê em ew niha ji bo însanê em du kes em ê biçin em ê binêrim verê em ê biçin heta wê derê ji bo însan derbas bide ama ji bo baş wextê ver tişt heye meriv bizanibe ku derê yani bizanibe ku derê çi ye car car mesela ew heye ew e bin ew ê daş wisa dikir binê tişt heye deng tê wala ew ê demire gerek bavêjit ew zor fêlane dikin dîsa bikit ka li jêr bombeke li ser bombeke qutuyek dadin boî bombeke keşf mesela ver deng tê ew ama meriv wisa bikit li jêrî diyar ka deng nay boî dûniya bît demek ew yani tu her daim faalê wan bizanî bale to
لەمێژە سەفەری ماڵ و منداڵی خۆشت نەکردووە کە ئەو کاتەی کە بۆمبێک پوچەڵ دەکەی بیر لەوان دەکەیتەوە؟ والله هەر مگۆیە هەر پوچەکردنە ئەلغەمێ مرنێکی هەر وەختە تو پوچە کرد تەv ژیانێت تو دەرباز دەبێت هەموو ژیان هەوێ ژیانێت تو دەرباز دەبێ ئەنیش بۆ ئەوێ ئەو تشت نەکێمە ئەز ێ وسە دەفکرم یعنی ئینسان ئەو تشتێ باسیت ببینێ ئەنێ تشتێ ئەمە ڕاستی گرنگە زۆر مەترسناکە ئەنێ بەرەمە یعنی مەرف دوو تشت پێویستیە ji bo ew şoğel yek zanebûn du شارەزایی cüret tune be cüret tune be zane tu nikarî bikî tu her tu zanî tu nikarî kingê gerek cüretê de hebe tu biçî ser mînê du em cüret hebe zanebûn tune be tu du sê çê dike ew ê din yani mesela peşmergê me herê zêdetir ew ê bîsporê hendese wisa şehit dibe yani cüretin لبالت gereka bifikre dijmin her daim tişkê din dikarif bifikre gereka zanebûn û em dibêt bizane bû dijminê tu dikare keminekî din nava bike rast ji bo mesela ew peşmergekî ser elgamê bin elgamê din dayne elgamê ewil radike ew din dike yani ji bo ew ê şarazeyî tawe hebet yani hem yani ew din kemasiyê din çiye یەک پرسیاری ترم هەبوو کاک دکتۆر هیچ ڕوویداوە مینێک یا بۆمبێک زەحمەت بوو بێ پوچەڵی کەیتەوە لێی حاڵی نەبوو بی نوێ بێ تو نەبوو ئەمە جار وەز ji بۆ ئەم دەبێ مثلا مین هەیە ئەو مین نادە TNT ئەم دەبێت TN هەیە 5-6 ساعت پێویستی ئەزێت پوچ 5-6 ساعت پێویستیە ji bo ew ê me çi kiriye me got ew zor e me ew bitaqîne belkî de ji bo bashtir e ez ê tiştê din bibêjim negotiye niha li hêzê hevpeymanî ew ê li binastava tedrîbê dikê daxwaz kiriye dibe were tedrîbê şoxlê TNT tedrîbê nebike çunki ew ê min nizanî ez ê heftê din diçim cemwan tedrîbê لەوێش ڕاهێنانێ بۆ دەکەی ew ê ez rahînanê meşqê rahînanê hêzê hewelatî dike بۆ دەستپێکە قووەتێ me teşkîlî hêzê agirî bû heqîqet me şeşî heşt were hingî me ew quwet jîk nebû sîlehê herî baş quwetê me çend şereka bejdar bû me wekî bilê tiştek le me kêm bû zorîş cê betal bû cêgayî تنتي او وكي بلين شركر بوين بس كورا بوين يعني تشاو وكري نبوين كورا بوين هيج ما ندزاني لا تنتي او لو باري تنتي او تشتانا والله خوا بما نعمتك بقوتي ما فريكر هذه اجري لا المانيا او دكتور سليمان حقيقه سربازي وان هري دل همو پێشمەرگەی دا تایبەت هێزا ئاگری دا دکتۆر سلێمانە زۆر سپاس بۆ بەرنامەی سەربازی وان دەکەین زۆر سپاس بۆ هەمی پێشمەرگەت قەهرەمان و پاڵ پشتێ هێزا مەبووینە هێزا خۆ بەخش و تایبەت سپاسی سپای سەرینە کۆپاڵ پشتی هێزا مەبووینە هێزا خۆ بەخش و زۆر مەمنونی دکتۆر سلێمانی زۆر مەمنونی وینە فەرموو سپاسی هەموو پێشمەرگەت